لەگەڵ جنابی سەرۆک ماکرۆن و دوای ئەوەش لەگەڵ وەزیری دەرەوە. هەروەکو ئاگادارن فەڕەنسا دەورێکی گەورەی هەیە لە مەسەلەی پشتگیریکردنی عێراق و پشتگیریکردنی هەرێمی کوردستان لە ڕووی شەڕی داعشەوە و هەروەها لە هاوکاری مرۆیی و دعمی سیاسیش. جنابی سەرۆک ماکرۆن لە پێش ئێستا سەردانی عێراقی کردبوو و لەو سەردانەدا تەئکیدی لەسەر ئەوە کردبوو کە فەڕەنسا بە هەموو شێوەیەک ئامادەیە یارمەتی عێراق داد بۆ سەقامگیری سیاسی، سەقامگیری ئابووری و هەروەها لە هەمووشی گرنگتر بۆ ئەم مەرحەلەیە تەئکیدی لەوە کردەوە کە حازرن یارمەتی عێراق بدەن بۆ مەسەلەی ڕووبەڕۆبوونەوەی تۆریستان و بە تایبەتی داعش. لە کۆبوونەوەی دوێنێدا ئێمە دیسانەوە ئەو باسانە کرا بە شێوەیەکی گشتی هەڵوێستە کرا لەسەر پشتگیری بەردەوامی فەڕەنسا بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان. جەنابیان پیرۆزبایی لە هەرێم و لە عێراق کرد بۆ ئەو سەرکەوتنەی بۆ سەفەری پاپ ئەوەی کە تەشریفی هێنا بۆ قەداسەتی پاپا بۆ عێراق و بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان. دیار بوو پێشتریش هەفتەی ڕابردوو بە تەلەفۆن قسەیان کرد بۆ زۆر پیرۆزبایی لە هەرێمی کوردستان کرد، پیرۆزبایی لە خەڵکی عێراق کرد بە سەفەرێکی زۆر سەرکەوتوو ناوی هێنا. دوێنێ تەئکیدی لەسەر ئەوە کردەوە کە ئەو ئامادەیە هەموو هەوڵێک بدات بۆ سەقامگیری سیاسی و سەقامگیری ئابووری لە عێراقدا. تەئکیدی لەوە کردەوە کە فەڕەنسا ئامادەی هاوکاریە، چونکە هەردوو لامان کۆک بووین لەسەر ئەوەی مەسەلەی تەرۆریستان و مەسەلەی داعش هەتا ئێستاش تەهدیدێکی زۆر جددیە بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراقیش. ئەو تەئکیدی لەسەر ئەوە کردەوە کە فەڕەنسا بە هەموو شێوەیەک لە چوارچێوەی تەحالوفی دەولی ئامادەی پشتگیری و هاوکاریە بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان. بابەتی سووریامان تاوتۆی کرد، مەسەلەی سووریا، هەروەها عێلاقە لەگەڵ دراوسێکانمان بابەتێکی تر بوو لە کۆبوونەوەی دوێنێ ئێمە لەگەڵ جەنابی سەرۆک ماکرۆن. كردستان تي في خالد علي جي كردستان تي في جناب سروك كوچ كاليزي دبيجيتن كو غوران كاري بسر رشا رشلاتانا وراساتينا ولا العراق دست بكرينا وسروك ماكرون وفرنسا بفرمي بانجهشتا جناب تكر بوچي بانجهشتا دبي دميدا كو اول زورترين ديدارت على چارمين جارة سروك ماكرون پێشوازی جناب تکرد هرچند نکه فرانسا براشک خراب کرونا دا در باز بیتن لدسر وی روشا آورده دا او آماده بود پێشوازی جناب تکرد جبر کدوان سالا دا زورینه کوبون لودکیت نا با سروک ولاتان دا تن پرکا اونلاین بود و بسیار تدویجی بوره اگر زحمت نبیتن فرانسا یا آماده وار و برهنان آبادان کردن لعراق بگشتی و لهرم کردستان بکتن کمپانی دید. طبيعي این خود آگادارن تایبەتی پشتی ئەحداثت کردستان ڕوویدای العێراق ساڵە 2017 سەرۆک ماکرۆن دەورێکی ئەساسی هەبوو لە حەلا مشکلێتمە دیگە بەغدا و دەورێ جەنابێ سەرۆک ماکرۆن دەورێکی دیار بوو و ئەگەر ئەو دەورێ سیاسی نەبا کارێمە دا زۆر بزەحمەتتریش کەبیتن. ئەوان تو وەختێت زۆر بزەحمەتدا دەورێ خودیت بۆ سەقامگیریە عێراقێ بۆ سەقامگیریە کوردستانێ بۆ حەلەوان مەشاکلێت و بەینامەدا گە بەغدادا هەیە. حقیقەت مە لە هەر دیتنێکێشدا دیسە ئەم تەئکید مەیال سوپاسیا خۆکیە تأكيد ميال سر هندي كري سپاسا دولة فرنسا بتايبتي سروك ماكرون بو أو دوريوان ديتي تو وقت دا تصورا منها طبيعي دعوتها ما أفرو بو دوني بو أفرو بو دوني بو فرنسا السرفة أساسية دا أف مسألة زيادة بين بحث كرن و هەروەکی من بەحث کرێ بەری نەهاژی مە تەئکید سەر هەندێک کرد و ئەف دانوستاندن و ئەف ئاخفتنێتمە دێت بەردەوام بن بۆ هەندێ ئەم بگەینە سەقامگیریەکە سیاسی و خزمەتە هەمە عێراقێ بکەتن و خزمەتە هەمە منطقێ بکات. باوەریا من ئەوەیە
فرانسا و تایبەتی جناب سەرۆک ماکرۆن زۆری جددیە لەسەر هەندێ هەر پێنگاوێکە لازم بیت بۆ سەقامگیریە سیاسی العێراقێ بۆ حەلا مەشاکلێت عێراقێ هەر تشتێکی لازم بیت چ دەولیان و چ نافخودا من ئەو انطباعیە وەرگرتی و جەنابێ حاضرە و حاضریشە و دەورە بمینی دەبێ ئەف مەسئلەیە بتنێنە مەسەلە بۆ هەرێما کوردستان سەفەرە خۆ ئەز بەبگەڕێم هەمگە جەنابی سەرۆک وەزیرانی عێراقی و هەمگە جەنابی سەرۆک کۆمار و کوتلێت سیاسیش بەغدا دەوێ گەنگەشێ و ئەvە موضوعی دێ بەحثکەین و هیڤیامە ئەوە بگەینە فهمك مشترك عم فكرة تشبكين مثلا وبرهنان تأكيد علاقات اقتصادية بين فرنسا والعراق علاقات جلكت جافنن وفرنسا يا آماده هاروكاريا عراق بكده وكي انتظان النهاجي دست بكريا لمسائل إنساني دا دوري وان دوري كي مهمة لهم منطقة هم عراق دا وآماديش هيكو علاقات تخويت اقتصاديش دقى عراق دا زيادة درب كان بهاروكاريا عراق تنابي سلوكيريان كازان عليم أنا كان برسيا دو برسيا كان راستيا كنتريان ويا دويني لكل سلوك ماكرون إيوا كتبوي تشيتان كربكشتي يعني بردكاري تشيتان باسكر فرنسا أيوة تشي بوهرينكا تشي لهريم دعواكا أما كرينكا باشاني جميل باسلو كم كارك كان نيوان هريم بغداد هرم پابند به برکت نکانی نیوان خویان نکل بغداد دیستا بدووا بوچی سالانه کشانی نیوان هرم و بغداد سر حالاتو. زور سپاس طبعا کوبونوا او کوبونوی اما دوینی باسمان من پیشتر لقسکانی خم کدستم پیکر باسم کر اما زیاتر ل بابتی هم علاقه بین هرم کردستان و فرانسا قسمان کر هم بشویه کی گشتی سەرۆک ماکرۆن دەیەوێ بزانێت چ پێویستە دەوری فەرەنسا چۆن بێ بۆ سەقامگیری سیاسی سەقامگیری ئابووری بە هەموو نەوعێک لە عێراقدا ئێمە ئەم مەسەلانەمان باس کرد و هەروەها مەسەلەی عێلاقەی ئێمە و لەگەڵ وڵاتانی دراوسێ مەسەلەی سووریامان باس کرد ئەمانە هەمووی ئەو تەوەرانە بوون کە زۆر بە درێژی لەگەڵ جەنابی سەرۆک ماکرۆن قسەمان لەسەری کرد بەنسبەت میزانیە من لو پرسیارەی جناب دەست پێ دەکەم بۆ ساڵانە وایە کێشەیەکی جەوهەری هەیە لە مەسەلەی عێلاقەی بینی هەرێمی کوردستان و بەغدا ئێمە لە هەرێمی کوردستان لە عێراقدا سیستەمێکمان هەیە سیستەمێکی فدرالیە و لە دەستورێکیشمان هەیە کە زۆرینەی گەلی عێراق دەنگیان بۆ داوە جەوهەری مشکلەکە لەوەدایە حتا ئێستا ئەو شێوەی مامەڵەی کە بەغدا لەگەڵ هەرێمی کوردستان دەکات مامەڵەی سیستەمێکی فدرالی نییە کێشە جەوهەریەکە لێرەوە دەست پێ دەکەوتن لە هیچ سیستەمی فدرالی دنیادا ئەوەی کە ئێستا ئەو شێوە تەعاملەی کە ئێستا بەغدا لەگەڵ هەرێم دەکات لە سیستەمی فدرالی دنیادا نییە ئەمە طبعا بەشێکی دەگەڕێتەوە چونکە ئەم سیستەمە بە شێوەیەکی گشتی نوێیە بۆ عێراق یعنی مەسەلەی فدرالی و هەتا ئێستا ئێمە بە تەواوەتی ئەم سیستەمە جێگیر نەبووە لە هەموو سیستەمەکانی دنیادا من حەیەک دەدرێ بە هەرێمەکان پەرلەمانی خۆیان هەیە لە پەرلەمانی خۆیان ئەو میزانیە تەصدیق دەکەن و تەواو دەبێ ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە ئێمە دەبێت لە پەرلەمانی خۆمان ئەو میزانیە تەصدیق بکرێ دوایی دەچێتە بەغداش لەوێش دیسانەوە دەبێت تەصدیق بکرێ یعنی کەواتە مشکلەکە لەوەدایە ئەم سیستەمە غەڵەتە و چۆنیەتی تەعاملی بەغدا لەگەڵ هەرێمی کوردستان ڕاست نییە بۆ مەسەلەی میزانیە ئەمە دەبێت عیلاج بکرێ زوویان درەنگ و لە هەر لەبەر ئەوەشە ساڵانە ئێمە ئەم مشکلەیەمان بۆ دێتە پێش ئەوەی کە مهمە وەفدی دانوستان کاری حکوومەت بە سوپاسەوە زۆر ماندوو بوون جێگیری سەرۆکی حکوومەت کاقوبات برادران ئەوانەی کە لەگەڵی بوون وەزیری مالیە تیمی ئەنجومەنی وەزیران هەر هەموو ئەو برادرانە خودی سەرۆک وەزیران بە بەردەوام ئەمانە هەموو یعنی گەیشتونەتە سیغەیەک لە بینی هەردوو حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەند بۆ چۆنیەتی عیلاجکردنی ئەو مەوزوعە ئەوەی ئێمە هیوادارین ئەوەیە کە ئەو دەقەی کە هەردوولا لەسەری ڕێک کەوتون ئەو دەقەیە
جێبەجێ بکرێتن ئەو ناوەڕۆکی ئەوە جێبەجێ بکرێت ئەوەی کە مهمە زۆر بەداخەوە بە بەردەوام هەوڵی ئەوە دەدرا وا پیشان بدرێ کە لە جێبەجێ نەکردنی لە تێنەپەڕاندنی مەسئلەی میزانیە و بودجە زیاتر خەتاکە بۆ حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام خۆشبەختانە ئێستا معلوم بوو ئەوەی کە مشکلە نییە لەبەر دەم تێپەڕاندنی میزانیە ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان مەسئول نییە بەرامبەر ئەم مەسەلەیە و ئێمە هیوادارین بە زووترین کات دەنگ لەسەر دەقی ئەو یاسایە بدرێتن چونکە مەسەلەی میزانیە نەک تەنها بۆ هەرێمی کوردستان بۆ هەموو عێراق مهمە بۆ مەسەلەی خزمەتگوزاریەکان بۆ مەسەلەی زیاتر پەرەسەندنی شارەکان ئەو مەشاکلانەی کە هەیە ئێمە هیوادارین کە بە زووترین کات میزانیە تێپەڕێ لە پەرلەمان. سپاس. سپاس جناب سەرۆکی هەرێم ئەز کاڵ حەوەتەنی من لە کوردستان 24 دوو پرسیارێ من هەنە یەکشی دەربارەی سەردانەوە یاوێنێ بۆ فەرەنسای وەزارەتا دەربەیە فەرەنسای تایبەت وەزیری دەربەی دووریان خۆجبوونەکە گەلێک مەزنە سیاسەتا فەرەنسی دەدڕۆژ وڵاتە ناوەڕاستە و خۆ زانن بەریا دەمەکیژی ناکۆکیەوان گەل تورکی هێن چێبوون ئەو مەسەلەی ڕاگەاندنەوەن گەلۆ فەرەنسا عالیە سیاسەتا خۆیە دەربە چاوان هەرێما کوردستانی تەماشا بکەین و دڕیەوە چاوان لە ڕۆژاوای کوردستانی تەماشا ئەف پرسیاران یەکەمین پرسیارە دوم ئەمڕۆ پەرلەمانی عێراقێکی بریارە کوردانیش بۆ پەسەندکردنا بودجەیە عێراقی بەردەوامی بۆ ئەخەستنا جەنابیوە باشترین بژاردە چییە بەردەم پەرلەمان و ژبێ ئەوەی دەکەوێت ژبێ کێمالی خۆی مەسەلا ئەس دەست پێ بکەم لە چاوات بینن ئەو تەمان وەزیرە دەرڤە یە فەرەنسی بەری نهۆژی نزیکی ئەس بێژم 8 جارە زیاتر سەردانە هەرێما کوردستانێکی دیە هەم وەختێ وەزیرە دیفاع بوو و هەم وەختێ وەزیرە دەرڤەش بوو و دۆستێکی نزیکێ ملت گەلێ عێراقیە بشکلێکی گشتی و ئاگاداری وەزعی کوردستانیشە هەرێما کوردستانێ بەردەوام سیاسەتێک هەبووە ڤایە فاکتەرێک بیت بۆ سەقامگیری و ئارامیەت منطقەیدا و هەل سەرڤە ئەساسەی عێلاقاتێت هەرێما کوردستانێ دیگە وڵاتێن دەوروبەر سەر ئەو ئەساسە بینە و هەموو جارە هەرێما کوردستانێ ڤایە فاکتەرێک بیت بۆ ئیستیقرار و بۆ ئەمنیەتە زێدەتر یا جیرانی مەڤە وەکی پرەنسیبێک فەرەنساش دزانیت ئەوڕۆپیش دزانن و هەل سەرڤەر ئەساسەی دانوستاندنت مەلسەر ڤە ئەساسەی بینە ئەم چاوە دکارین هاروکار بین بە ئەم هەموو ڤێکرا بۆ ئیستیقرارێکە سیاسیە زێدەتر لە هەموو منطقێ یعنی سووریا العێراقێ لە جهێدی زێدەتر ئاخفتن و ئەوێت مەل سەر ڤە ئەساسەی بینەوە ئەمە تەئکید کرد سەر هەندێک و ڕۆڵە پۆزیتیف یا هەرێما کوردستانێ دەیا بەردەوام بیت بۆ سەقامگیریە و ئارامیە و ئیستیقرارێت هەموو منطقێدا مثلا میزانی باشترین تش طبعا وەکی من بۆ جەنابێ بەحث کرێ نەها هەرێما کوردستانێ نەمشکیلە یەل تێپەڕاندنا میزانیە هەرێما کوردستانێ تەمامەتی دێ پابند بیت ئەو اتفاقانەها هاتیەکردن گەل حکوومەتە جەنابی سەرۆک وەزیران کازمی دێ پابند بیت و ئەم هیڤیدارین ئەف مەسئلەیە تێ بپەڕی نەها مشکلە سەر مەسەلا هەرێما کوردستانێنە خۆ مەشاکلندی هاتینە پێشت مەسەلا میزانیەدا ئەوە گرنگە مهمە نەها گەلی عێراقی بزانیت هەرێم مشکلە نییە مەسەلا میزانیە بعکس بە ئاڤدانکردن و تقدیما پرۆژێت خزمەتگوزاری لە هەر باژێڕێکی عێراقێ لە فاو حتا مووسڵ حتا جهێندی حتا بەسرە کەربەلا نەجەف و حتا دگەدە جێدی ڕاستی ئەم وەکی هەرێما کوردستان ئەم پێ خۆشحاڵ بین ئەم پێ هەر ئاڤدانیەکە عێراقێ ببیت جێ خۆشحاڵیە هەرێما کوردستانێ هەر باژێڕێکی عێراقی ئاڤدان ببیت و خزمەتگوزاری بێنە تەقدیمکردن ئەم وە حساب بکەین باژێڕێکی کوردستانێ و ئەم هیڤیدارین پەرلەمان ئەوێ مەسئلێ بجددی وەربگریت ملەتی عێراقی شایستەی ژیانێکە باشترە شایستەی ژیانێکە خۆشترە لەوێ ئەوانها نەها تێدا و شایستەی هەندێک خزمەتگوزاریەت باشتریش بوو بێنە پێشکەشکردن و هیڤیدارین ئەف مەسەلە پەرلەمانە تێپەڕیتن.
ليدي هذا أخيرا جنابي سەرۆک زۆر سپاس بۆم دەکەوێتە ئاڵەشان لە ڕووداوە پرسیار ئێمە ئەوەیە بەڕێستان دوێنێ لە کۆشکی ئەلیزێ لەلایەن سەرۆک ماکرۆنەوە پێشوازێکی گەرمتان لێکرا دۆستانەتان لێکرا گفتوگۆکانتان نزیکەی دوو کانژێری خانیان زیاد لەوەی کە لە پرۆتۆکۆڵ ئاماژی پێکرا بوو بەڕێستان دەتوان دوای کۆبنەوەکەی دوێنێتان لەگەڵ سەرۆک ماکرۆن چ دڵنیاییەک بدەنە گەلی کوردستان دووهەم پرسیارم لە بەڕێستان ئەوەیە چاوەڕوانی ئێوە لە فەڕەنسا چییە؟ بە تایبەتی ئەگەر تەماشاکەین بۆ داهاتووی کوردستان و عێراق بەگشتی ئەگەر ئەوان ئامادە بن بۆ چاوەڕوانیەکانتان و هەروەها ئەگەر بە تایبەتی سەبارەت بە سیستەمی فیدراڵی و قەواری فیدراڵی هەرمی کوردستان ئەوان بۆ چوونیان چی بوو؟ خۆی فەڕەنسا وەکو وڵاتێکی مهم لە ئەوروپا و ئەندامی ئەنجومەنی ئاسایش بە تەئکید دەورێکی مهمی هەیە لە سەقامگیری و لە سەقامگیری سیاسی لە منطقەی بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەم چوارچێوەیەدا بە تەئکید فەڕەنسا ئێمە چاوەڕێی ئەوە دەکەین فەڕەنسا بە تایبەتی ئەوەی کە من لە جەنابی سەرۆک ماکرۆن بیستم دوێنێ زۆر بە گەرمی و زۆر بە جددی هەوڵ دەدات بۆ ئەوەی کە پێویست بێ بۆ سەقامگیری سیاسی و اقتصادی و ئەمنی لە عێراقدا ئامادەیە یارمەتی بدات ئەم مەسئلەیە بەڕای من ئەم مەسئلەیە بۆ هەرێمی کوردستانیش مهمە بۆ هەرێمی کوردستان مهمە بۆ هەرێمی کوردستان مهمە چونکە وەکو عەرزم کردن کێشەی گەورەی ئێمە ئەوەیە چەسپاندنی سیستەمی فدرالیە لە عێراقدا ئەمە کێشەیەکی گەورەی عێراقە ئەمە لە ساڵی 2003ەوە حتا ئێستا ئەم مەسئلەیە وەکو خۆی ماوەتەوە هیچ گۆڕانکاری بەسەردا نەهاتووە لەبەر ئەوە بۆ ئایندەیەکی گەشتر بۆ هەموو عێراقیەکان و بۆ لە چوارچێوەی عێراقیشدا بۆ هەرێمی کوردستان ئیستیقراری سیاسی بۆ دڵنیابوون لە ئایندەی گەلی کوردستان بۆ دڵنیابوون لە ئارامی و سەقامگیری هەموو پێکهاتەکانی کە لە عێراقدا دەژین بە تورک و بە کورد و بە تورکمان و بە مەسیحی و بە هەموو ئەم لایەنانە پێویست بەوە دەکات ئێمە وەختی ئەوە هاتووە بە شێوەیەکی جددی دانوستاندن بکەین لەسەر مێزی گفتوگۆ بۆ ئەوەی بتوانین لە یەکتر تێبگەین یەکەم شت ئەخڵاتەکانمان لەکوێ بووە چۆن دەتوانین چاکی بکەینەوە چۆن دەتوانین ئەوەی پێویستە بیکەین بۆ سەقامگیری هەموو عێراق کێشەی عێراق بە هیچ شێوەیەک لەسەر ئەو ئەساسە حەل ناکرێ کێ ئەمڕۆ بەقووەتە و کێ زەعیفە کێشەی عێراق بەوە حەل دەکرێت بە شێوەیەکی جددی بە لەسەرە خۆ لەسەر مێزی گفتوگۆ ئێمەدا بنیشین بۆ ئەوەی دڵنیابین لەوەی ئایندەیەکی گەشت بۆ هەموو گەلی عێراق و بە کوردستان و بە هەموو پێکهاتەکانی تری عێراقیەوە ئێمە دەتوانین بۆ هەموو گەلی عێراق ئەنجامی بدەین ئەوە مهمە بە نسبەت ئێمە و لەم چوارچێوەیەدا فەڕەنسا دەتوانێت بۆ ئەو مەسەلەیە یارمەتی دەرێکی جددی بیت بۆ ئێمە پرسیاری کۆتاییم ئەوەیە بەڕێستان کاتێ سەردانی فەڕەنساتان کرد بەڕاستی ئێرە ژماری توشبووان ڕۆژ بۆ ڕۆژ زیاد دەکات زۆر مەترسی بە بنکەی مەترسیدا هەژمار دەکرد پاریس بەڵام سەردانەکەتان هەر ئەنجامدا ئەوەش یەکێک لەو شتانە کە ئێمە سوپاسی فەڕەنسا دەکەین من پێم وایە نیشانەی ئیحتیمامی سەرۆک ماکرۆن و فەڕەنسایە بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان کە لەم کاتەدا کە ئێمە دەبینین کۆڕۆنا لە هەموو شوێنێک طبعاً کێشەیەکی زۆر گەورەیە لە هەموو دنیا و کێشەیەکی جددیشە طبعاً ئەوە جێی تەقدیریشە ئەوەش نیشانەیەکە لەوەی ئیحتیمامی جەنابی سەرۆک ماکرۆن بۆ استقراری سیاسی و ئەمنی لە عێراقدا. ئەسمەمنە.